پرسیارەکە جارێ وا تێگەیشتم 6 ساڵە عیلاقەت لەگەڵ ئافرەتێکێ کە مێردی هەیە. دوایی ئافرەتەکەت بینی لەگەڵ پیاوێکی تر غەیری خۆت غیرە گرتی تەلەفۆنت بۆ مێردەکەی کرد، مێردی ژنە کە وەرە بزانە ژنەکەت لەگەڵ چیایە. ئێستا ژنەکە داوای دەفتەرە دۆلار لێکە بەخوا کەمی داوا کردو. ئەگەر ماڵەکەی لێ تێکچێ ئەشهەدو بیللا حەقی فیشەکێت بینەن بەسەرتەوە. تخوا معقولە تۆ 6 ساڵ عیلاقەیەکی حرامت لەگەڵ ئافرەتێکی مێرددار هەبێ، دوایش لێرە داوای شەرعمان لێ بکەی بمانوێت بۆت حەڵاڵکەین بۆت جائیزکەین، داوای دەفتەرێکی لێ کردووی تخوا پێی بڵێن دادەرجان بێ زەحمەت بیکە بە 5,000 دۆلار. ئەگەر ماڵەکەت تێکدا بێلی جار داوێن پیسی کوێ تۆ پەیوەندی لەگەڵ بۆ ئێ لە شفرەشێکی کە بگریتە تۆ ئەم غیرەیە بۆ گرتی، داوێن پیسی لەگەڵ تۆ کردو لەگەڵەوی تریشەکە خۆی حڕ نەبووە لە داوێن پیسەکەی ئەی بۆچی هاتۆ بەلای تۆ خۆ پێش تۆش لایەکێکی تر هەر بووە مێردی خۆشی لەولاوە بوەستی. ئەمرتان نەمێنە بۆچی حکوومەت بۆچی کۆمەڵگەیەک کە دروستیەکە داڕزە یاخۆ بۆچی پرسیارێکیش کە کردوتە ڕا داوای دەفتەرێکم لێکە دەفتەرێت چیە داوا لێ بکە ئەگەر ماڵەکەی تێکچوو بێلی تۆم فیتنێت ناوەتەوە ڕات کێشێ بۆ دادگا باشە دادگای و کافر و ملحیدانەش هەرچەنە زۆر توندوتیش نین لەسەرەوە و دادگایکی شەرعی باش بوو بۆ عیلاجی تۆش و ئەویش و سێهەمەکەش و مێردە ملپانەکەش بەداخەوە.